زۆر بەڕێز خەت و دڵپاک تاهیر لە کەرکووکۆ لەگەڵمانە. خات و دڵپاک سڵاو لە بێم کاتت باش. ئەمڕۆ کادرانی یەکێتی لە کەرکووک باسی چیتان کرد لە کۆنفرانسەکە؟ دەتانەوێت یەکێتی ڕوئیا و دنیابینی چۆن بێ؟ سڵاتان لێبێ، سڵاو لە هەموو بینێرە بە ڕێزەکانی کەناڵی کورساتی ئازیز. هەروەکو بە ڕێستان نەزانن لە ڕابردووە زنجیرەیەک کۆنفرانسی ئامادەکاری کرا بۆ دیداری گشتی یەکێتی. ئەمڕۆ لە کەرکووکە کۆنفرانسی ئامادەکاری هەشتمین کۆنفرانسی ئامادەکاری بوو بۆ دیدار، کەتیایە ژمارەیەکی بەرچاو لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و کادرە باڵەکانی حکوومەت و کادرەکانی ئۆرگانەکان بەشدارێکی کارایان هەبوو لەگەڵ بوونی پێکهاتە جیاوازەکانی شاری کەرکووک لە مەسیحی و تورکمان و عەرەب و لەبەرەوەی دیداری یەکێتی تەنها دیدارێک نییە بۆ ئەندامان و ئەوانەی کە لە ئۆرگانەکانە ئیشەکەن، یەکێتی بەو پێی کە حیزبی جەماوەرە و ئەم جۆرە کۆنفرانسانەش کاکە لە پێناوی پێداچوونەوە بە کارەکانی خۆی بە دیدی خۆی پێویستی بە بیر و ڕای جیاوازی سەرجەم پێکاتەکان و سەرجەم جەماوەری کوردستان هەیە. بۆیە ئەو حزورەی کە پێکاتەکان لە شاری کەرکووکە هەیە بۆ مای دڵخۆشی بوو و هەروەکو ئێستاش لە دوای قۆناغی دووهەمی دەستپێکردنی کۆنفرانسەکە کە دروستکردنی لیژنەکانی کۆنفرانسە، لیژنەی پێکاتەکانی یەکە لەو لیژنانەی کە زۆر چالاکانە ئامادەبوونێکی زۆری تایە و گفتوگۆیەکی گەرم و گوڕیتایە. بێگومان لە دوای کردنەوەی سەرەتاکانی کۆنفرانسی ئامادەکاری دیدار لە کەرکووکە دەستکرا بە ڕاگەیاندنی لیژنەکانی دیدار کە پێکاتبوو لە لیژنەی ئۆرگان و پەیکەری حیزبی ئۆرگانەکان و هەروەها لیژنەی گەنجە، لیژنەی پێکاتەکان و چەندین لیژنەی تری جیاواز کە ئێستا لە هۆڵی ڕۆشنبیری شاری کەرکووکە گفتوگۆی گەرم هەیە لە ناو ئەو لیژنانەیە لەسەر بابەتە گرنگەکان. ئەمە خۆی لە خۆیان بەڕاستی بایەخێکی زۆر گەورەی هەیە. خات و دڵپاک، لیژنەکان باسی چی دەکەن و لیژنەکان چۆن دابەش بوون؟ لەسەر چ بنەمایەک دابەش بوون و پرس و باسەکان چییە کە ئەوان گفتوگۆی لەبارەوە دەکەن؟ لیژنەکان لەسەر بنەمای زەرورەتی یەکێتی بۆ وەرگرتنی دیدی خەڵک بۆ ئایندەی یەکێتی لیژنەکان دابەشکراوە بۆ ئەوەی کە زۆرترین خەڵک بەشداری هەبێ لەوەی ئایا ئایندەی یەکێتی، دیدی یەکێتی بۆ حکومڕانی، بۆ ئۆرگانە حیزبیەکان، بۆ پەیوەندیەکانی ئەمانە چۆن بێ پێویستی بەوەیە نەک تەنها ئەم بڕیارانە لە چوارچەوەی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتیە بدرێ، بەڵکو پێویستی بەوەیە کە ڕای جەماوەری خۆی وەربگرێ، ئەوان بەشێک بن لە بڕیارەکان، بەشێک بن لە گۆڕانکاریەکان و بەشێک بن لە نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆیە ئەم لیژنانە لەسەر ئەو بنەمایە دانراون و ئەوانەی کە بەشداریش ئەکەن لەم لیژنانە ئارەزوومەندانەیە هەر کادرێک، هەر کەسێک، هەر کەسایەتیەک بە پێی پسپۆری خۆی، بە پێی حەز و ئارەزوی خۆی بێوێ لە چه بوارێکە گفتوگۆ بکە یان ڕای خۆی دەربڕێ ئەچێتە ئەو لیژنەوە تێڕوانینی خۆی دەرەبڕێ. و لەلایەکی کەشەوە هەموو کەسێک ئازادە سەردانی هەموو لیژنەکان بکات، لە هەموو لیژنەیەکە ڕاوسەرنجی خۆی بدا، نەک تەنها لە یەک لیژنەیە. و بۆشی هەیە تەنها لە لیژنەیەکە کە زیاتر قاڵبووی کاروباری ئەو لیژنەیە گفتوگۆ بکات و ڕای خۆی دەربڕێت. باشە، ئەمڕۆ ئەوەی کە تێبینیتان کرد ئەو پرس و باس و بابەتانە چی بوون کە کادرانی یەکێتی حەزیانە کرد بەشداری تێدا بکەن، قسەی تیا بکەن، ینی حەزیانە کرد کە یەکێتی بەو شێوازە سیاست بکە، بەو شێوازە بیر بکاتەوە، بەتایبەت بۆ کەرکووک کە پێکاتی جیاوازی تێدایە؟
ئەوەی کە تێبینیمان کرد لە ئامادەبوونی جەماوەر و کادیرەکان یەکێتی لەم شارەیە بڕاستی جیاوازێکمان ئەبینی لەگەڵ کۆنفرانسی ئامادەکاری شارەکانی ترا گە جۆرێک لە گەرم و گوڕی هەبوو لەلایەن کادیرەکانەوە حزورێکی بەرچاو هەبوو هەم لەلایەن کادیرە حیزبەکانەوە هەم لەلایەن دۆستانی یەکێتیەوە ئەمە بۆ خۆی مای دڵخۆشی بوو و ئەوەی کە زیاتر قسەی لێ ئەکرا ئەو تەوەرانەی کە لە لیژنەکانە دانرابوو بۆ نمونە گەنج تەوەرێکی زۆر زۆر گرنگە ئەوەندەی کە من تێبینیم کرد لە لیژنەی گەنجانە ڕێژەیەکی زۆر بەرچاو خەڵک بەشداری کە تەنانەت ئەو کەسانەی کە لە تەمەنی گەنجی شاتێپەڕێون پێیان خۆش بووە کە ڕاو سەرنجی خۆیان لەسەر حزوری گەنج دەرببڕن و بۆیە ئەو گوڕیەی کە بینیمان لە لیژنەی گەنجانە مای دڵخۆشیە بەڵگەی ئەوەیە کەکێتی نیشتیمانی کوردستان بە دیدێکی جددیەوە سەیری بەشداری کارای گەنجەکە لە ئایندەی ئەم حیزبەیە. باشە هاتو دڵپاک گفتوگۆی کادرەکان ئەوەی سلمان کە کادرەکانی یەکێتی کادری وتوریان ئاگدارن دەزانن چی لە ناوچەکە دەگوزارێ چی لە ناوچەکە ڕوودەدا ئەو ڕووداوانەی لە ناوچەکە ڕوەدا یەکێتی چۆن مامەڵەی واقعیانەی لەگەڵا بکە ینی گفتوگۆکانیانەوەی دەسەلمانەمان ئاگاداری دۆخی ناوچەکەن بە دڵنیاییەوە ئەمانی کە بەشدارە بن بەشێکی زۆریان کادری قاڵبوون لە ئۆرگانەکانی خۆیانە لە کارەکانی خۆیانە بۆیە ئەوەی کە من تێبینیم کرد لە ڕاوسەرنجەکانە کەمترین ڕەخنە و گلەیی شخصی هەبوو زیاتر سەرنجەکان زیاتر قسەکان لەسەر ئەو بنەمایە بوون کە چۆن یەکێتی بە ئاراستەیەکی باشتر گەشە کردوتر بەهێزتر ببرێ بۆ پێشەوە بۆیە ئەمە بەڕاستی مای دڵخۆشی بوو یەکێکی تر لەو بابەتانەی کە لە سەرەتای کردنەوەی کۆنفرانسەکەیە ئاماژەی پێدرا بەڕێز پارێزگاری کەرکووک باسی هەموو ئەو کارانەی کرد لە ڕۆژی دەست بەکاربوونیەوە هەتا ئێستا کە ئەمە بۆ یەکەمین جارە کادری یەکێتی و کوردی ئەم شارە تێ ئەگەن پارێزگارەکەیان کارەکانی چییە یان پرۆژەکانی چییە بەڕاستی ئەو کۆمەڵە پرۆژەیەی کە بەڕێز پارێزگاری کەرکووک ئاماژەی پێدا کە هەندێکیان چۆتە بواری جێبەجێکردنەوە هەندێکیکان لە پلانی جێبەجێکردنەیە بەبێ جیاوازی بۆ هەموو ناوچکان ناوچەی عەرەب نشین کورد نشین مەسیحی نشین ئەمە بەڕاستی مای سەربەرزیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە توانیوێتی پارێزگارێکی کورد و یەکێتی لەو شارەیە دابنێ کە بەم ڕوحی کوردانە و ڕوحی برایەتیانە مامەڵایە لەگەڵ سەرجەم پێکاتەکان بکە بەبێ جیاوازی پرۆژەکانی خزمەتگوزاری دابش بکە بەسەر هەموو ناوچەکانە یان ئەو ناوچانەی کە پێویستیان بە خزمەتگوزاری هەیە بە جددی کاری لەسەر بکە ئەمە زۆر جێگەی دڵخۆشی بوو و ئامادەبوانیش بەڕاستی زۆر پێی سەرسام بوون و هەمووشمان وەکو یەکێتی شانازی بەو جۆرە پارێزگارەوەکەین کە سەری حیزبەکەی بەو شێوەیە لەم شارەیە بەرز بکاتەوە بگاتە ڕادەیەک کە جەماوەری شاری کەرکووک بە هەموو پێکاتەوە بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە لی ڕازی بن. باشە هاتو دڵپاک چی لەم پێشنیارانە دەکرێت ئەم پێشنیارانەی کە ئەمڕۆ کرام گفتوگویانەی ئەمڕۆ کراوە دەشکرێت دواتر چی لێکەن کۆ دەکرێتەوە پاک و پوخت دەکرێ چی لێکن سەرجەم ئەو ڕاوسەرنجانەی کە ئەمڕۆ لێرە ئەخرێنە ڕوو ئەخرێتە چوارچەوەی راپۆرتێکی تایبەت بە شاری کەرکووک و لە کۆتاییشە ئەم راپۆرتە لەگەڵ راپۆرتی هەشت کۆنفرانسەکەی ترکە پێشی کەرکووک کراون دێن پخت ئەکرێنەوە ئەکرێن بە یەک راپۆرت بۆ نمونە ئەوەی کە پەیوەندی بە پەیوەندەکانی یەکێتیەوە هەیە ئەم لیژنەیە لە هەموو شارەکانە بوونی هەبووە بۆیە راپۆرتی هەموو شارەکان دێنن ئەکرێن بە یەک راپۆرت و ئامادە ئەکرێن بۆ دیداری گشتی یەکێتی کە بڕیار وایە لە ناوەڕاستی مانگی نیسانی ئایندەدا دیداری گشتی یەکێتی ببەستێت. باشە خاتو دڵپاک دوێنێ بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بواتە کەرکووک
ئەم سەردانەی کاریگەری ئەم سەردانەی بە دیدارەکە و بە کۆنفرانسەکەەوە دیار بوو بە کادرەکانەوە دیار بوو دڵخۆش بوون بەو سەردانە ڕوتینی پێبەخشی بوون. هاتنی جەنابی سەرۆکیەتی بۆ شاری کەرکووک ئەمەش خۆی لە خۆیانمانەی وایە کەرکووک پێگەیەکی تایبەتی لە دڵی یەکێتیە هەیە. یەکەم هەنگاوی کاک بافەڵ بۆ ئەم شارە سەردانی مەکتەبی سیاسی بوو و لەوەیە چاوی کەوت بە بەڕێزان یەکێتی زانایانی ئەم شارە و هەموو سەرجەم پیاوە ئاینەکانی ئەم شارە لە هەموو پێکاتەکان و ئامادەبوونی لە مەراسیمی ئفتاری زانایانی ئاینی یان مامۆستا ئاینیەکان و نان خواردن لەگەڵیانە گفتوگۆکردن لەگەڵیانە بەڕادەیەک ئەوەی کە من بەڕاستی پێی سەرسام بووم ئەوە بوو کە ئەوەی کە پێی ئەوترێ نوێژی دوای بەربانگ کە تەراویحی پێ ئەڵێن لە ناو مەکتەبی سیاسیە ئەنجام درا. جەنابی سەرۆکی یەکێتی چاوەڕوانی مامۆستا ئاینیەکانی کرد هەتا نوێژەکەیان تەواو کرد. لە پاشان هەر بەڕێزێک ئەگەر پێویستی بۆ بوو بێ بە تایبەتی لەگەڵی دانیشێ جۆی بۆ گرتووە و کاتێکی زۆر زۆریدا بە بەڕێزان زانایانی ئاینی و مامۆستا ئاینیەکان و پاش ئەوە سەردانی یەکێ لە گەڕەکە کۆنەکانی شاری کەرکووکی کرد کە گەڕەکی شۆڕیجەیە و چووە گازینۆیەکەوە کە کۆمەڵی گەنجی لێبوو. بەڕاستی چوونی بۆ ئەو گازینۆیە بەبێ پاسەوان و قسەکردن بە ڕاشکاوانە لەگەڵ گەنجەکانە و گاڵتە و گەپ لەگەڵ گەنجەکانە ئەم شەو بووە سەرچاوەی هەواڵی سەرجام سۆشیال میدیا و بۆ هۆی ئەوەی کە خەڵکی کەرکووک زۆر دڵخۆش بن بگاتە ئەوەی کە بەشێکی تر لە گەڕەکەکان داوایانە کرد کە سەردانی ئەوانیش بکە بەڵام بەڕێزیان لەبەر کەمی کاتەکەیان دەرفەتی ئەوە نەبوو بەڵام بەڵێنی داوە کە لەگەڵ کەرکووکیەکانە بە بەردەوامی حەزوری هەبێ و جۆ لە ڕاو سەرنجام بگرێ. بۆیە هاتنی سەرۆکیەتی بۆ ئەم شارە بەڕاستی گڕوتینێکی ترەداتەوە بە خەڵکەکە چکە ئەوەی ئێمە تێبینی بکەین خەڵکی کەرکووک خەڵکێکن بە درێژایی مێژوو خاوەنی کۆمەڵی معاناتی زۆرن قوربانی زۆریان داوە لەبار و دۆخێکی خراپی سیاسیە ژیاون و زۆر بە ئەستەم سەرکردایەتی سیاسی جگە لە جەنابی مام جەلال و جگە لە یەکێتی و جگە لە سەرۆکی یەکێتی بەو شێوەیە ڕاستەوخۆ لەگەڵ خەڵکی بەشمەینەتی ئەم شارە کۆنابنەوە. بۆیە هاتنی هەر جارێکی سەرۆکی یەکێتی بۆ ئەم شارە بەڕاستی خەڵکەکە ئەوەندەی تر یەکێتیان لا خۆشەویستە بێ و یەکێتیان لا گەورە ئەبێ. هاتنەکەشی بەڕاستی مای دڵخۆشیە هەم بۆ ئەندامانی یەکێتی و هەم بۆ بەگشتی خەڵکی کەرکووک. بەڕێز خاتو دڵپاکتایر سپاس دەکەم. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان لە بەرنامەی پرسی ڕۆژ.